ئێمە پێمان وابوو کە پێویستە پەرلەمانی کوردستان لەسەر کۆمەڵێک بنەما کارا بکرێتەوە بەر لە هەر شتێک ئەوانەی کە پەرلەمانی کوردستانیان پەخستووە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن و دڵنیایی بدەنە خەڵکی کوردستان کە جارێکی کە لە پێناو کورسی شەخسی بەرژەوەندی تەسکی حزبی شکۆی میلەت ناشکێنن. ئەمە خاڵە سەرێکیە بوو وە خاڵێک کە ئەمە بوو کە ئێمە پێمان وابوو بەر لەوەی پەرلەمانی کوردستان دەست بە دانیشتەکانی خۆی بکاتەوە پێویستە کۆدەنگی نیشتیمانی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان مسۆگەر بکرێ و دەستەبەر بکرێ و پێویست بوو بەر لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دڵنیایی ئەوە درابە و بەڵێنی ئەوە درابە کە تەداخلاتی شەخسی تەداخلاتی حیزبی لە دەسەڵاتەکانی پەرلەمان نامێنێ ڕێگە دەدەن کە پەرلەمانی کوردستان دەسەڵاتە قانونیەکانی خۆی بە پێی ئەوەی کە لە یاسادا هاتووە بەکاربێنێ. خاڵێک کە ئەمەی دوێنێ پەرلەمانی کوردستان کردی بە ڕاستپاردە لە ڕاستیدا تەنها پەسەندکردن و وەک باسمان کرد تەصدیقکردنی بڕیاری شەخسێکە یان بڕیارێکی حیزبیە کە خۆی لە دەرکردنی ڕاستپاردەدا دەبینێتەوە.